وەک ئەندام و چالاکوانی ڕێکخراوی حەڤەی شوبات جێگەی شانازیمانە لە هەر جێگەیەک دەنگی ئازادی و مافی مرۆڤ بەرز بکرێتەوە، بتوانم پشتیوانی بکەم و هەوڵی بەدەستهێنانی ئازادی بدەم بۆ خۆم و گەلەستەم لێکراوەکەم. وەهانی کەسانی دەوروبەرمان بدەین دژی زوڵم و ستەم و بوەستینەوە. جێگەی داخە هەواڵی شەهیدکردنی دوو ڕۆژنامەنووسمان بیست لە چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن دیکتاتۆرەکانەوە کرانە ئاماند بە هاوکاری هێزە کوردیەکانی ناوچەکە. تاوانی ئەوان تەنها ئەوە بوو داوای ئازادیانە کرد و دەنگی دلێر بوون بۆ بەگشتدا چوونەوەی پێشێلکاریەکانی دەسەڵاتدارانی عێراق و ناوچەکە. دیارە ئەمە یەکەم جار نییە دەنگی ئازادی لە عێراق دەکرێتە ئامانج و کپ دەکرێت. بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئەوەیە ئێمە لە کوشتن و دەستگیرکردن ناترسین و ناتوانن بمانوەستێنن. شۆڕشێکی گەورەمان دژی ستەمکاران ڕاگەیاندووە و ڕۆژ بە ڕۆژ فراوان دەبێت و گەندەڵەکانی دەسەڵات ئاشکرا دەکەین و پارێزگاری لە مافی مرۆڤ و ئازادی دەکەین. هاوکات لە ساڵیادی خیانەتی گەورەی سیوێکی ئاب، فرۆشتنی خاکی کوردستان و شەڕی براکوژی وەک هەموو جارێک بکەرانی شەرمەزار دەکەین و داوای دادگاییکردنیان دەکەین. خیانەتی سیوێکی ئاب هەموو سنوورەکانی ئەخلاقی و ئاینی بەزاند و سەدان کەس کوژران و بریندار کران. وەدەیان ناوچە وێران کران و پەرلەمانی کوردستان کرایە شوێنی وەستانی دەوابە. شەرمەزاری بۆ خیانەتکاران و بکوژانی ڕۆڵەی کورد و دەسەڵاتدارانی گەندەڵ و نەخوێندەوار. بەردەوامی بۆ شۆڕشی سپی و دەنگی ئازاد.